والله قردني يقدو كسان أزاناكم أو يرقي اليما أو يغادر مليبكا أو يصرم مليبكا كروج لفيشم لا بريبيليا والله هي دلما شكاندي زي كيما إلى دلما بس قردني ما ذاكر پێش زۆژنەوە خەڵک داوای گردن ئازایی لێک دەکەن تۆ گردن چی ئازادەکەی؟ والله قردني يقدو كسان أزاناكم دو كسان أزاناكم دايلا بس حقي مني أخواردية باري مني خواردية قردني أزاناكم الدنيا وقيامته قاري والله حتى حقي من ذات توز قردني أزاناكم شكون هاد لمحكمة شندي خوارد بقرآن قلتي باركم دايتوا ودرت درو يعني چەند جێژنەی تریشی بەسەردا بچی هە گردنی ئازان أبد أزاناكم حتى حقي بيته ولا قيامته اللي يدستينم على قيامتش بارنية بداتوا بارن لوينية باري بداتوا خو حقي من اللي بستنيو شندي بقرآن إخوان درو اللي قالم كل قلت باركتهم دايتوا شندي بقرآن إخوان داوای گردن ئازایی لێ چێ دەکەی؟ والله دعوة قردنا عزاي لا همو كسشي دكم هر كابرايشي هم قسشي لقالي كردي بيت شكم قوتي بيه هم قردني هم مسلمان شي عزادكم ئەمە گردن هەموو کەسە چی ئازاوی ئەلێرکوانەڕ لە ڕای خوای گردنی هەموو کەسە چی ئازاوی داوای گردن ئازایی لێ چێ دەکەی؟ داکەم ئارێ کەس هەیە دڵی شکاندبی؟ مستحیلە دلت نشکاوی یعنی بڵێ دلم نشکاوی دلت دەستێ بەس چل لە دلی نەمینێ یعنی چل لە دلی نەمینێ دنیا ئەوەی ناوێ شت لە دلی خۆت هەڵگری بەس ئەوەندەی مقابلەکە کە چل لە دلی نەمینێ دوو لە ڕوتان بەکەم عەقلت تێنەگا وەڵامی وەک بەخۆم هەر هیچم لە بەرامبەر کەس هیچ لە دڵم نەبووە هەتا گردنی ئازادەکەم بەس گردنی هەر هەمووش ئازادەکەم هەر لە بەرامبەر کەسێکم کەس هیچ شتێکم لە دڵی نەبووە بەرامبەر کەس ئەوەی ڕقی لێمە ئەوەی غەدرم لێ بکە ئەوەی زوڵم لێ بکە کە ڕۆژ لە پێشم لە برێبیلێکم يعني کەسێک ئەگەر بە خراپش دڵت بشکێنی یەکسەر لە بیر خراپش دڵم بشکێنی هەر چونکی دەزانیت بۆ دەرێک ئینسانی باش بە چ بە دیار دەکەی بە کەسە خراپەکە ئەگە کەسی خراپ نەبێ کەسی باش دەشێت دەکەی هەموو هەر باش دەرەکەن وایانە ئینسان باشەکەی لەوەیە کە خۆی نەینتە مستەوای کەسە خراپەکەی داوای گردن ئازایی لێ چێ دەکەی؟ واللهی من داوای گردن ئازایی بە زیاتر ئەوانی ماینە لە بابم لە نزیکانی خۆم لەوانی کە زیاتر لەگەریان تێکەرم لە برادەرەکانم كاكم باي أورو قردني هم خلشي عزابي لبو خاطري خوي يعني لبو كسنا باشە کەسێک هەیە دڵی شکاندبی هەر لە دڵت مابێ؟ خوي لبير مني يعني ئاوا بێ کەس دڵی نەشکاندی و سەلم بلم هەموو والله أنا خود ليش مشاني بس أتو تنزو لبير كي لبو خود باشترون ده سبيل الله گردنی هم لە چ عزابی يعني هیچ کەسێک نە دڵی شکاندبی گردنی ئازان چه شکاندی بە عزابی لە بە خاطری خوا عزابی يعني مەبەستمەوەی قەت نەبوو ڕۆژە کەسێک دڵی شکاندبی لە دڵی خۆت بڵێ قەت گردن ئازان شکان ناوی عزابی في سبيل الله دڵ شکاوە طبعا کەسە دڵی نەشێ قردني هم خلشي عزابك أري والله أي خرافشي لقام كردي قردني خوش وعزابي الدنيا كتسني تاودي شيء ناري ناقني جرنيش کەس نییە دڵی شکاندبی هەر لە دڵت مابێ تا ئێستا بڵێ گردنی ئازان ناکەم یاخۆ لە بیر کردووە نا گردنی هەم کەس ئازاد دەکەم ئەوەی خۆت بە مسلمان بزانێت دەبی لێبوردەبی کەس هەیە دڵتی شکاندبێ؟ لەوانەیە احتیمالە بەس لێبوردەی دیش مشکامی لەو جژنەیە گردنی ئازاد دەکە بە یەک جاری ینی لێبوردە دەبی لەبەرەوەی ئەگەر لە شتێک لە بەرامبەرت کردنی ئینشاءالله